ئەگەر بەس تۆزێک ئەتەکێتی تەلەفۆنکردنت هەبوو بە سەرچاو هەموو وەڵامی هەموو پرسیارەکان کاکە خۆک سەر و کاروان یەک دقه ئاخرەتوو لە ئەوەلێ لەسەر فەتاع لە جێی سنداق و زەقورتە ئەگەر سەرۆکی حکوومەتەکەت بە بەیاننامە ئەتەکێتی هەبووایە ڕانەشە ئەمەوەمان ناکرد ئەمن کاک ئەتوانی یەک جنێوی من بڵێ والله ئێستا نابەس حەز دەکەیت دوایی هەموو بۆ کاپچەر دەکەم بۆ دەلیل کورە کاکە جنێو بە خەڵکە دەی وەکو بە خەڵکە دەی بە عایری خەڵکە دەی وەکو کاک ئەو دروشمان ئەو وشانە هەموو کەس دەتوانی بڵێ من تەحەدات دەکەم ئەگەر هەموو ژیانی من بەقەت یەک ڕۆژی میدیای سێبەری پارتی ئەم قسەم یەک دقەی میدیای سێبەری پارتی سوکایەتیم بە خەڵکو بە بنەماڵە کردبی ئەگەر کاروان بە هەزاران هەوادارتان دێتە ناو خۆب کۆمنتی ئێمە بەس دوێن بە دایک خوشکمان دەدا باشەنگۆ ناتوانین کردووە بەڵێ ئەتوانم لۆشت بنێرم بەس ئەمن سەرنج دەدەم لە سەوان حیاتی کاکە ئێستا ڕەنجزەرە پەکەکەیە مەکیە پەکەکەی ئەمانە کۆمەڵی خەڵکن و تۆش لەناو ئەو بازنەیە دای پەکەکەش لەناو قائمەی ئیرهابی ئەوروپادایە تو بەخۆ لە من باشتر دەزانی ئەزانم ئیش لۆ هەندێ دەکەن بەو ئتجا هەمان ببەن حتا لە دام و دەستگاڕ بێ بەس بڕوا بکەوت تەقیمانەتان زۆر سەقەتەوە کۆم تەقیماتەکان بۆ نایڵێن ئێستا ئێمە چەندمان پێخۆشە خەڵک پێمان بڵێ مەلایی بڵێن پارتی چەندمان پێخۆش کاکە ئەمن دۆستیانم بە ئاشکرا دەڵێم دۆستی ئەو حرەکەی باکوورم لە حاڵەتی شۆڕش ژێڕین دۆستی ڕۆژ ئاوان بەڵام ڕەخنەشمان بەردەوام لێیان هەبووە لەو شوێنەی پێویستکە تیرۆریستە دەڵی وەڵام تاوەگرت کەسێکتان هێنا گۆتان تیرۆریستە و ئیسلامی تویژدانت باوەڕت بۆ هەیە سەردەشتێک کە لە بنەماڵەیە سەب پێشکەوت ئێستش کاکە ئەو ئێستش نازانی مۆزوعی سەردەشت بەیانامەکەی چۆن ئێستش تۆ ئەکسەر ئەو ئەڵێ لەناو ئەوەکە لە ئەترافاتەکە تێدایەتی کابرا بۆ خۆی